زەوی لێرە بۆ نمونە ئێستا ئێرە وەخت پار بە 7 وەرەقەی بوو ئەم سار بە 2 دەفتەر و نیویە ئەوە هەمووی ئەو خزمەت گوزاریانە حکوومەتی هەرێم دەکەمە زۆر سوپاسی دەکەین داوا لە برا گەورە دەکەن ئەو خزمەت گوزاریانە بەردەوام بی و داواشی لێ دەکەین ئەو کارتانە چینی مامناوەند دەکری کە دەکری ئەگەر لۆمان بکاتە تاپۆ کە خەرکێک بتوانانی لۆ خۆی ئیسفادە لێ بکە بکاتە خانی 150 مدە وەرێستا ئێرە زۆر هەرزانە لە 150 دەست پێ دەکاتە 250 وەرەقەی مەسەلەن لۆ نمونە کۆری لە 150 بە 4 دەفتەری کەمتر نییە ئەوانە هەرزانە مەوزوعی زەوی لە هەولێرێ دەگەڕێتەوە سە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک بەڕاستی ئەو 24 سعات کارەبەیە ئەو ئاوەی فرا ئەو ئاوەی هات ئەوانە هەموو بووە ئەو پشتێنەی سەوزی زۆر دەوریا بوو زۆر هەولێری لە نەوعەک بردە نەو عشکە لە دوو قۆناغی بردە پێش بەڕاستی ئەو شتێک لە هەولێرە تاسیریە پرۆژەکانی حکوومەتی بەڕاستی ئەو کۆرنیشەی دەکرێت ئەو سەوزایە دەکرێت ئەو 150 ئەگەوانە هەمووی تەواو بێت ئەو 150 بێتنەوە 5 دەفتەریش کەس نادا ئەو عەردانە ڕاستەوخۆ دەکەوێتە 150 داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بڕێک ئەوە ئاسانکاری لەو کارتانە بکە ئەوزە بە تاپۆبی بە